ئێرە ئەنتیکەخانەیە. ئەنتیکەخانە ئەو کەلوپەلانەیە کە لە کۆنەوە لە زمانی کۆنەوە 200-300 ساڵ لەمەوبەر مایتەوە لێرکوانە هەموو نمایش کرایە. زۆربەی ئەو شتانە کە بەدەست دروست دەکرا قەدیم لە زمانی کۆنەوە کە دەماوە پێیان دەگوت ئەنتیک، یعنی هەموو کارە دەستێک ئەنتیکە. زۆر کەس دەرێتن کارە دەستیەکان ئەنتیک نییە، بەێ کارە دەستیەکانی تازە دروست دەکرێت بە ئەنتیک حساب نییە. ئەو کارە دەستیە کۆنانە ئەو کارە دەستیە کۆنانە کە مودەیەک ماوەی چەند ساڵێکی بەسەردا تێدەپەڕی دەبیتە ئەنتیک. ئێمەش ئەو شتانە لە ئەنتیکەخانە دادنن. ئەو ئەنتیکەخانەیە خۆی لە چەند بەشێکەوە دەگریتن. بەشی چنینمانەیە بەڕێ و تێرە و توورە و جانتایە و جوارە ئەو شتانێ کە ڕۆژوانە بەدەست دروست دەکرێتن. تابلۆمان هەیە لێرکوانە، شوشەی بە قیمەتمانەیە کە ئەنتیکن هەموو زیاتر. ئەو شتانەمانەیە کە لە مس و برۆنز دروست کراوە، وەکو جەزوەی قاوەیە، قۆریە، سەماوەرە، زۆر شتی تر. لە ماوەی 50 ساڵە خەریکی ئەو کارەمە من توانیتم لە ماوەی ئەو 50 ساڵە شتێکی زۆر کۆ بکەمەوە بە هەوڵ و تەقەڵای خۆم، بە جۆدی خۆمەوە بە هەموو شوێنێک گەڕایمە. خەڵکانیش یارمەتیم بووینە ئەوجا بە واستەی کەناڵەکانەوە، ڕۆژنامە و گۆڤار و بە واستەی برادەرانەوە کە پیانم گوتی ئەمن ئەو شتانە دەستینم و دەکڕم، نەک بە هیمەت بە قیمەت. هیچ تا ئێستا هیچ شتێکم بە هیمەت وەرنەگرتووە. چکە من شوێنەکە دادەنێم نەک بفەوتێ بفرۆشترێ یان شتێکی لێبێتن لەبەرەوەی بە قیمەت شتەکەی وەردەگرین لە ئەنتیکەخانەکەمان نمایشی دەکەین. نزیکەی لەو 50 ساڵەتانیتم بە ملیۆنەها پارچەی زۆرا و زۆر بچووک و گەورە بە قیمەت و گچکە و بێبەها و بە بەها کۆ بکەمەوە لێرکوانە نمایشیان بکەم. مێژووی کۆنی بابلێن باستانی ئی ژێرزەوی ئەوە ئەمە پەیوەندیمان بە باستانی و لە ژێر خاچی و شوێنەوار نییە. کە گوتمان مێژووی تازە، مێژووی تازە خۆی لە 200-300 ساڵ دەگرێتن. زمانی عوسمانیەکان پاش عوسمانیەکان با بڵێم کە حکومڕانی وڵاتەکەیان کردووە، ئەو کەلوپالانە کە لەوان مایتەوە نەکەر لەوان مابیتەوە ئی لە زمانی وان دروست کراوە. با بڵێم جووەکانی کوردستان، سریانەکانی کوردستان، هەتا موسڵمانەکانیش ئەو شتانیان کە بەدەست دروست کردیە مایتەوە لەو کاتێەوە هەتا ئێستا وەکو خۆیتی یعنی نەفەوتاوە تێک نشکاوە، یعنی لەگەر مافورش بێ نەدەڕاوە شوشە بێ نشکاوە نەفەوتەوە ئێمە توانیتمان ئەوانە نمایش بکەین. زۆربەی کەلوپالەکانمان لێرکوانە کوردەوارینە، ئی هەولێرن، ئی هەموو چین و توێژەکانن، ئی کوردەکانە، ئی تورکمانەکانە، ئی سریانەکانە، ئی زمانی جووەکانەوە مایتەوە. ئەوی کە لە کوردستان ژیاوە هەموو ئیوانە مایتەوە. هەندێک شتی کەلوپەری دەرەوەشمانەیە بۆ یعنی جۆرەکەی نزیکە لە کولتوری خۆمان. شتی عێراقیشمانەیە شوێنەوار با بڵێم میزۆپۆتامیا، ئەو شوێنە ئی ئاشووریەکان و بابلیەکان و سۆمەریەکان کلدانەکان، یعنی سامپڵی ئەو کەلوپەلانشمان هەیە لە ئەنتیکەخانە.
کۆنترین وێنەی هەولێر بە دەتوانم بڵێم ساڵی 1820 فۆتۆغراف نیە چکە فۆتۆغراف ئەوەندە کۆن نییە با بڵێم وێنەکەی بە قەڵەم کێشایەتی مستەر ڕیچ کە گەشتیارێ بوو کە هاتە ئەو منطقەی کوردستان هەموو شوێنەگەڕە سەردانی هەولێریشی کرد وێنەی قەڵاو منارەی کێشاوە وێنەشەی ساڵی 1970 هەیە 1940 هەیە 1934 هەیە 1880 هەیە یعنی ئەو وێنانە زیاتر بڵاون وەڵای هەتا مایمە ئەتا خوا تەمەنی دایمە بەردەوام دەبم کە خوا تەمەنەکەی لە ئێستاندم و ئەوە خەڵکانێک هەیە با بڵێم کوڕەکانم و جێی شوێنی من بگرن و ئەو کارە بەردەوام بێتن بەس زیاتر حەز دەکەم لە بۆ خەڵکانێک بتوانن لە ماڵەکەی خۆیان لە سوچێک لە شوێنێکی خۆیان ئەو شتە کللتوریان کە لە بابوو باپیرانەوە لە بۆیان مایتەوە بیپارێزن احتیفازی بکەن.